وەکو هەمووتان ئاگادارن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە 16 دەی 2017دا خیانەتێکی گەورە لە گەلی کورد کرا کە بۆ هۆی دادیکەر و کۆی ناوچەی کێشە سەرەکان لەلایەن حەشدی شعبی و هاوکاری وڵاتانی دەدراوسێ و ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ پارتی یەکێتیدا تاوەکو دنیا ماوە گەلی کورد بازی ئەو خیانەتە دەدات و بداوە خیانەتی کە تاوەکو ئەستاکە کە ڕۆژانە خەڵک پێی دەوڵەمەند دەبن و پارەی ڕەش دەخەنە گیفانیانەوە خەڵکانێکیش ئاوەرەبوون و دەردەسەری ئیفلاسبوونیان پێوە بینیوە لەبەر ئەوەی گرینگە تاوەکو کورد ماوە 16 دا خاین و خۆفرۆشان و بانەفرەت بکەن و بۆ ئەوەی نەوە لە دوایینەوە بزانە نەیاران و دوژمنانی کورد چەند بێز بوون هەرگیز نەیانتوانیوە چۆت بە کووردا بدەن گەرچی خاین و خۆفرۆش و ناوخۆ ڕێمرێویان کردبن هەر وەکو دەگوترێت دارکرمی لە خۆی نەبێت تەمەنی 1000 ساڵ دەبێت. سوپاس. سڵاوی خواتان لێبێ. ئازادی خوازان سڵاوتان لێبێت بەخێر بێن سەرچاو. ڕۆژی 16 ئۆکتۆبەر ساڵی 2017 ئەو ڕۆژەی لە ئەنجامی ڕیفراندۆمەکەی سەری هەڵدا و بەهۆیەوە کوردستان نیوەی خاکەکەی لەدەستدا. نیوەی خاکەکەی لەدەستدا و تانکەکانی عێراق لە باشووری کەرکووکەوە پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەیان دا و لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر کۆنتڕۆڵیان کرد و نزیکەی 100 پێشمەرگە بە کوژ دران و شەهید بوون. بەرپرسەکانی یەکێتی و پارتی بەرەو سلێمانی و هەولێر هەڵاتن. 16 ئۆکتۆبەر ڕۆژێکی ڕەشە لە مێشووی 100 ساڵی خەبات و خوێنی دەیان هەزار شەهید و پێشمەرگە و ئەنفال و جینۆسایت. 16 ئۆکتۆبەر هەڕاشکردنی خاشی کوردستان و کەرامەتی کوردستانیانە بۆ داگیرکەرانی کوردستان. ئێمە خواسمانە لەم ڕێگە مەدەنیەوە بتوانین ئەو خیانەتە شکۆشکێن و خاک هەڕاشکەرە وەک پەڵەیەکی ڕەشی ئابڕووبەر بکەینە ناسنامەیەکی سەرشۆڕی نێوچەوانی ئەو دوو حیزبە خیانەتکارە و تێگەیاندنی ئەو ڕۆژە ڕەشانەی نیشتیمان بەنەوەکانی داهاتوو و هەروەها بەشدار بین لە هۆشیارکردنەوەیان بە جۆرێکی وا کە هیچ دەسەڵاتێکی تاگڕەوی خۆسەپێنی گەندەڵ نەتوانێ بە ئارەزووی خۆی چی بێت و چ کاتێک حەزە گڵاوەکانیان ویستی زوحاک ئاسا و خوێنی هاوڵاتیان بڕێژێ و دانوستان لەسەر خاچی کوردستان بکات لەگەڵ ئەو میلیشیایە و کەسایەتیانەی کە دۆستی ئێستا و نەیاری ئەو کات بوون لە تەرازووی بەرژەوەندخوازی خۆیاندا دوور لە حسابکردن بۆ بەها باڵاکانی هاوڵاتی بوون و نیشتیمان. ڕێکخراوی داکۆک هیوای هەڵچنیوە لەسەر نەوەیەک کە لە داهاتوویەکی نزیکدا بتوانێت لێپرسینەوە لە هەموو ئەو بەناوبەرپرسانە بکات کە دەربەستی ژیان و ژینگە و سەلامەتی و ئازادی و خاک و خەڵکەکەی نییە و ڕۆحی بەرەنگاربوونەوەی هەموو ئەو هێزە میلیشیانەی هەبێت کە لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017دا نیوەی خاشی کوردستانی داگیر کرد بە ڕێنمایی و ڕێکەوتن و کار ئاسانی سەرکردەکانی کورد. هەر لێرەوە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکەین لە سەروبەندی هەڵبژاردندا بیکەنە فرسەتێک بۆ ئەوەی ئەو دوو حیزبە لە دەسەڵات دوور بخرێنەوە و بۆ جارێکیش بێ سزای خیانەتەکەیان وەرگرن پێش دادگاییکردنیان. با هەمومان پێکەوە بە هیواوە کار بکەین بۆ گەڕاندنەوەی لە 151 خاچی فرۆشرا و داگیرکراوی باشووری کوردستان و ناساندنی بکەرانی خیانەتی 16 ئۆکتۆبەر بەنەوەکانی داهاتوو. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 15 ئۆکتۆبەری 2025. زۆر سپاس. 16 ئۆکتۆبەر و خیانەتی توان دوو ئامادەبوانی هێژە و چالاکوانیانی خۆشەویست سڵاو و ڕێز و بەخێر هاتن. وەک لای هەمووان ئاشکرایە خەباتی میلەتی چەوساوە
بە شکستی ناو بەناو لە ناو ناچێت و بە گەلانی زار بەزار پەتەکەی ناپسێ وەلێ ئەوەی وەچی کرمی خۆرەداری هەوڵدان و تەقەلای بێوچان و کرمۆڵ ئەکا خەنجەر لێدانی لە پشتەوەیە و ڕێکەوتنی تابووری پێنجەمە لەگەڵ دژمناندا کوردیش هەروەکو میلەتانی دیکەی سەرگۆی زەمین لە ناو ناپاچی و پەرێزپیسیە بێ ئاشنابووە و چەندان دەستە کەسایەتی پارت و بنەماڵە هەر لەردێ زەمانەوە بوون بە کاوسووری بەر لەشکری بێگانە و داگیرکەران ئامادەبووانی ڕێزدار لە مێژووی نوێی هاوچەرخی گەلەکەماندا خیانەت و چونە ناو پاڵ و بەرەی دژمن نمونەی دیار و زەقی هەن لە دیارترینیان خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بوو ئەوە بوو سەرانی کوردایەتی درۆینا کەوتنە کەشوفش و بڕیاری ڕفراندۆمیاندا و لە 25 نوێی هەمان ساڵدا ئەنجام درا کە دەوڵەتانی زلهێز لەگەڵیدا نەبوون هۆشداریشیاندا بوو کە کاتی نییە و دوا بخرێ بەرانێکینێ کابرا سواری سەری خۆی ببوو لە کەلی شەیتان نهاتە خوارێ بەڵێ بەڕێزان ئەنجامەکەش ئەوە بوو نسکۆی گەورە بوو کە بەسەر میلەتەکەماندا هات و لە پەنجای خاچی ناوچە دابڕێوەکانمان لەدەستدا دیارە دەستی پیس و چەپەڵی خیانەت بە ڕێکەوتن لەگەڵ دژمنانی گەلەکەمان ئەم هەلە نەگریسە سەری گرت و نەیهێشت هێزەکانی پێشمەرگە لە مێوەرەکان بەرگری بکەن و شوێن و پێگەکانیان چۆ کرد ئیمڕۆ لە یادی ئەم کارە ساتە شومەدا لێرەوە بە دەنجی زوڵاڵ هاوار ئەکەین و ئەڵێین بێزەحمەت لەگەڵمدا بیڵێنەوە میلەت گەلێ هۆشیارە میلەت گەلێک هۆشیارە ڕووتان ڕەش بوو ئەم جارە ڕووتان ڕەش بوو ئەم جارە خاک فرۆشی قاچ لەرزۆک خاک فرۆشی قاچ لەرزۆک ترسنۆکی نان و نۆک ترسنۆکی نان و نۆک بڕۆن باکەن ئاش بەتاڵ بڕۆن باکەن ئاش بەتاڵ دزن هەم جەردە و پاتاڵ دزن هەم جەردە و پاتاڵ 16 ئۆکتۆبەر خیانەت لە بیر نەکراوەکەی یەکێتی ئەمڕۆ 10 ساڵ تێپڕ دەبێت بەسەر خیانەتەکەی 16 ئۆکتۆبەری زۆنی سەوز 16 ئۆکتۆبەر فرۆشتنی نیوەی خاکی کوردستان بوو کە بە خوێنی سەدان شەهید ئازاد کرابوو فرۆشتنی ئەو خاکە بوو کە چەندین داستانی تێدا تۆمار کرابوو ئەو خاکەی کە تیرۆریستەکانی تێدا تێمار کرا من ئەڵێم 16 ئۆکتۆبەر کشانەوە یاشکانی کورد نەبوو یان بێغیرەتی ڕۆڵەکانی کورد نەبوو 16 ئۆکتۆبەر خیانەتێکی نیشتیمانی و مێژووی یەکێتی بوو کە خۆشیان لە ئاستی باڵادانیان پێدەراوە 16 ئۆکتۆبەر فرۆشتن و ڕادەستکردنی لە 151 خاکی کوردستان بوو بە میلیشیاکانی حەشدی شەعبی و پڕچەکردنی ئەو میلیشیانە بوو تشت بە خەڵکی کوردستان و ناوچەدا بڵێراوەکان بۆیە بە خیانەتی 16 ئۆکتۆبەر خوێنی سەدان شەهید با دەردڵا دڵی دایکی سەدان شەهید شکێنرا سەدان کورد ئاوارە بوو و لە ناوچەدا بڕێراوەکان سەدان کورد ڕوبەڕووی هەڵەشەی میلیشیاکان بوونەوە و سەدان کورد ئاوارەی ناوخۆ دەرەوە وڵات بوو 16 ئۆکتۆبەر ئەو خیانەتەی یەکێتی کە شان ئەیات لە شانی خیانەتی سوێتی ئابی پارتی بۆیە بەداخەوە ئەمڕۆ کە من ئەم وشانە بۆ ئێوە ئەخێنمەوە یادی خیانەتێکە کە مێژووی خیانەت تێتا دووبارە بۆتەوە کە لە ڕێکەوتنێکی ژێربەژێردا هەموو پۆستە گرنگەکانی کورد و نیوەی خاکی کوردستان پێشکەش بە میلیشیاکانی حەشدی شەعبی و عەربەشۆفێنەکان کران زۆر سپاس سرەتا بە ناوی خوای گەورە و واروها زۆر زۆر دڵخۆشم کە دەبینم ئەو گەنجە بەرەزانە کە هاتینە لە پێناو داکۆچیکردنی مافی گەل و کرد و هەروەها پێناساندنی ئەو خیانەتە گەورەی کە لە 15 ئۆکتۆبەر و 16 ئۆکتۆبەر کە کرا من وەکو عەبدوڕەحمان تارق محمود لە ئەندامی ڕێکخراوی داکۆک بۆ داکۆچیکردن لە ماف و پیشاندانی ئەو زوڵمە گەورەی کە لە ڕۆڵەی کورد کرا لەم ڕۆژە من و ئێوە ئەمڕۆ لێرەین بە ئاشناکردنی خیانەتێکی گەورەی دەسەڵات و هەروەها
دوودانە لە حکوومەتی کوردستان هەردوو جوبنەماڵە لە ڕۆژێکی شومیان بۆ گەلی کورد تۆمار کرد. ئەمەش ئەوە بوو کە لە شەوی 15 ئۆکتۆبەر و لە ڕۆژی 16 ئۆکتۆبەر هیچ ڕۆڵەیەکیان نەبوو کە ئەم ڕۆژە واروە هیچ کوردێک ئەم ڕۆژەی لەبیر ناچێت پەڵەیەکی ڕەشە بە مێژووی کوردەوە. ئەو ڕۆژە بوو لە 150 خاچی هەرێمی کوردستان تەسلیم بە بێگانەکرا لە پێناو مەرامێکی سیاسی گڵاو. ئەو ڕۆژە بوو کە زوڵم لە کورد کرا، بەڵێ هەر ئەم ڕۆژە بوو زیاتر لە سەدان پێشمەرگە و هەروەها خەڵکی کەرکووک کە بێ سەر و شوێن و هەروەها کوژران و هەروەها بێ سەر و شوێن بوون لەم خاکە و هەروەها فرۆشتنی بوو لەسەر خوێنی گەلی کورد و نەتەوەی کورد و هەروەها ئەو خەڵکەی کە دانیشتووی شاری کەرکووکە. و هەروەها هەر ئەم ڕۆژەش بوو کە بە ڕۆژی ڕووناک هۆرد و جوبنەماڵە خۆیان بێبەری کرد لەم ڕۆژە، ئێستاش خۆیان ناکەن بە ساحێبی ئەم تاوانە گەورەیە و هەروەها ئەو پەڵە ڕەشە. هەر ئەم ڕۆژەش بوو بۆ هۆی ناساندنی هەردوو بنەماڵەکە کە هێمایەکی گەورەی پرسیاریان لەسەر خۆیان دروست کرد کە بە سەدان ڕۆڵەی کەرکووک لەم ڕۆژەدا کوژران و سوکایەتیان پێکرا و هەروەها هیوادارین مافی نێودەوڵەتی بێتە ستەرهێل لە بۆ ئەو کەسانەی و هەروەها سزاشیان بدات. بەڵێ هەر ئەم ڕۆژە بوو خاک فرۆشرا، بەڵێ هەر ئەم ڕۆژە بوو کورد زیاتر تاوانی بەرامبەر کرا لەلایەن ئەم دوو بنەماڵە دز و جەردەیە. بەڵێ مرۆڤ لە خاچی کوردستان وەک کورد فرۆشرا، بەڵێ یاسا بوونی نییە، لە کۆتاییدا یاسا تەنها بۆ کەسی فەقیر و چەوساوەیە، نەک بۆ خاوەن تەلار و حانەیە. ببخێت دوو جووت بنەماڵە 16 ئۆکتۆبەر زامێکی قوڵە بە جەستەی نیشتیمانەوە. لە درێژەی خۆپشاندانەکەمان لە چالەکەکانماندا وەکو چالاکەوانێکی بەریتانیا بە سەرپەرشتی ڕێکخراوی داکۆک لە شاری لیدز هەستاوین بە ئەنجامدانی خۆپشاندانێک بۆ ساڵیادی خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 بە ئەنجامدانی چەند وتارێک و چالاکی هەمەجۆر دەنجی ئازادیمان بەرز دەکەینەوە بۆ دادگایکردنی تەواوی بکەرانی ئەم کارە قێزەوەنا لە دادگای میلەت بۆ ڕوڕەشکردنیان بە ئاسوودەکردنی ڕوحی پاکی شەهیدانی ئەم خیانەتە گەورەیە کە بە ناوچەوانی هەردوو حیزبی بنەماڵەی پارتی و یەکێتی لەم ڕۆژەدا دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی هەڵسان بە فرۆشتنی 151 خاچی کوردستان بۆ مەرامی سیاسی خۆیان کە بە خوێنی شەهیدان لە ڕابردوو بەدەست هاتبوو. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی گەورە بوو لە مێژووی گەلی کورد. ئەوان بەشێکی زۆری خاکی کوردستانیان فرۆشت و گیرفانی خۆیان پێپڕ کرد. هەروەها دوژمنانی کوردیان لە خۆیان ڕازی کرد تاوەکو زیاتر لەسەر کورسی دەسەڵات بمێننەوە. ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بە بەردەوامبوونیان لە دەسەڵات بەردەوام دەبن لە خیانەت کردنیان لە گەلی کورد بە فرۆشتنی خاک و بە کوشتانی ڕۆڵەکانی گەلەکەمان. کارەکانتان دەرخەری ئەوەن، ئێوە دوژمنی میلەتی خۆتانن. کوێرانە بەکارهێنراوی دەوڵەتانی دراوسێن. لێرەوە دروشمی شەرمەزاری و سەرشۆڕی دەردەبڕین بۆ خۆتان و کردەوەکانتان. 16 ئۆکتۆبەر کۆتا کردەوەی ناشرینتان نابێ، لەبەر ئەوەی ئێوە دوژمنی ڕووناکی و خۆشەویستی تاریکین. ئێوە دوژمنی قەڵەم و خۆشەویستی نەزانین. ئێوە دوژمنی گیرفانی بەتاڵ و خۆشەویستی پارەی دزراوی سامانی وڵاتن. بڕۆن ئێقەی کەسوکارمان میلەتی کورد بەردەن، باوەکو ئێمە نەبنە خۆرەی غەریبی و بێکەسی. وازمان لێبێنن ئەوەی ئێوە پێشکەشی میلەتی کورتان کردووە لە چەپکێکی گوڵی سیسەوە بووی خیانەتاوی زیاتر نییە. زۆر سوپاس. ئێزان ساڵ ڕۆژی خیانەتی 16 ئۆکتۆبەری 2017 هەلبەتەنیاوە خیانەتێکی ڕاگوزەر لی ناوانین و کۆمەڵێک وتار وەکو شەعر و شانامە بۆنینەوە کۆتایی بەیادەکە بێنین. تەواو بەڵکو ئەبێت بگەڕێنەوە بۆ ئەو ڕەگە خیانەتەی کە لە ناو حیزبی کوردیدا داکوتراوە.
ئێمە ئەبێت هەوڵی وشکردنی بدەین لە ڕێگەی چالاکی و نووسین و هۆشارکردنەوەی تاکی هاوڵاتیانمان، تێگەیاندنی نوێنەران و وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان. ئەو خیانەتە شەرمێنەی کە بووە هۆی لە دەستدانی خاک و خەڵک و خوێنی و هاوڵاتیان لە هەر شوێنێکی تری ئەم دنیاە ئەبوایە بکەرانی ئەو کارە ملیان بە پەتی سێدارەوە ببینرایە، نەک ئێستا دەسەڵاتدار و حکومڕان بن. ئەوەی جێگەی شەرمە زیاتر کە دەسەڵاتدار و میلیشیاکانی بەغدا کە تا دوێنێ دەستیان هەبوو لە داگیرکردنی خەڵکی کوردستان، کوشتنی هاوڵاتیاندا. ئەمڕۆ لە هەولێر پێشوازیان لێ ئەکرێت وەک هیچ شتێک ڕووی نەدابێ، چونکە خاوەنی بەرژەوەندی حیزبین لەگەڵیاندا نەک بەرژەوەندی نیشتیمانی. ئەوەی لەسەر ئێمەی چالاکوان و ڕەخنەگر و نووسەران پێویستە ئەبێت بەردەوام بین ئەم یادە شەرمێنە بیرینەوەکانی دوای خۆمان بخێنیەوە تا ڕووی ڕەشی قێزەونی هەمیشە ئاشکرا بێت لای هەمووان، تا کۆتایی بەدەسەڵاتی گەندەڵی و مافیاگەرایی و چەتەگەرایی ئەیەنین. وشکردنی ڕەگی خیانەتی نیشتیمانی ئەبێت ببێتە ئامانجێک، هەرگیز سازش لەسەری نەکەین. زۆر سپاس. ئەمەوێ بڵێم 16 ئۆکتۆبەر زامێکی قوڵ و ساڕێژ نەبووە، خیانەتێکی گەورەی لەبیر نەکراوە، شکاندنی شکۆی میلەتێکی ستەمدیدەی زوڵم لێکراوە. زۆر بەداخەوە 8 ساڵ تێپەڕ دەبێت، بەڵام هەر ساڵێک لە مانگی ئۆکتۆبەر نزیک دەبینەوە، لە هەر کۆڕ و کۆبوونەوە و باسێک وشەی ئۆکتۆبەر دەبیستین، خەمێکی قوڵ جەستەماندا دەگرێت. آخر چۆنەکرێت لەبیر بکرێت ئێوەی حیزبانی دەسەڵات کە بە دەنگ و متمانەی میلەت چوونە پلە و پۆست و ئەو پێگەی کە ئێستا هەتانە، لە کاتێکدا کە هەموو میلەتی کورد چاوەڕێی هیممەت و پارێزگاری ئێوە بوو، ئێوە پشتان تێکردن، ئێوە سوێندی یاساییتان خواردبوو کە ببنە داکۆکیکار و پارێزگاری هەموو کورد و کوردستان، بەڵام لە کۆتاییە لە پێویستترین ساتەکاندا پشتان لە کورد کرد، پشتان لە کوردستان کرد، پشتان لەو خاکە کرد کە بەڵێن تادا بوو داکۆکی لێ بکەن. ئێوە لە 150 زیاتری خاکی کوردستانمانتان ڕادستی دوژمنان کرد. ئێوە بوون کە ئاڵای نەتەوەکانتان خستە ژێر پێی دوژمنان و داگیرکەران. هەر ئێوە بوون کە هەزارەها خێزانتان ئاوارە کرد و ناچارتان کردن کە ماڵەکانیان جێ بهێڵن و ڕوو لە ئایندەیەکی نادیار بکەن. ئێوە بوون کە سەنگ و پێگە و قورسایی کورد و کوردستانتان کەم کردوانێ. ئەم خیانەتەتان پەڵەیەکی ڕەشی گەورەیە کە هەرگیز ناتوانن هەردەپۆشی بکەن. کورد بە هیچ جۆرێک لەبیری ناکات کە ئێوە بوون خاکەکەتان فرۆشت، ئێوە بوون سەدان پێشمەرگەی قارەمان و نیشتمان پەروەرتان بە کوشدا، ئێوە بوون ماڵی هەزارەها کەستان بە سووتاندا. ئەم خیانەتە بە هیچ جۆرێک لەبیر ناکەین، کۆتاییتان نزیکە و جارێکی تر کورد بە درۆکانتان هەڵناخەڵەتێ، جارێکی تر کورد بە هەڕەشەکانتان ناترسێ. زۆر سپاس. سەرەتا سڵاو، بە خێراتنی هەرەمووتانەکەم. من محەممەد تایر نووری ئەندام لە ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری لیدز هەستاین بەم خۆبشاندانە بۆ خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەری 2017 لە بیر ناکرێ. ئەمڕۆ ئێمە بیری ئەو دەسەڵە گەندەڵ و خۆفرۆشی ئێنینەوە کە ئێمە وەکو گەلی کورد لێیان خۆش نابین. قەت ئەو خیانەتە گەورەیەمان لەبیر ناچێتەوە کە لە کەرکووک کرا، بە تایبەتی لەلایەن یەکێتی و پارتیەوە. ئەو خاکەی چەندەها کوردی بە شەرەفی شاری کەرکووکی لە پێناودا شەهید کرا لەلایەن سەرکردە چاوچنەوەکانی یەکێتی و پارتیەوە کە بە 2 فلیسی زیاتری گیرفانی خۆیان هەوڵیاندا ئەو هەموو گەنجەی شاری کەرکووکیان شەهید کرد. زۆر سپاس. ئەندامان و چالاکوانانی خۆشەویست، ئەمڕۆژ بەخێر بێن بۆ یادکردنەوەی مێژوویەکی گڵاوی تری یەکێتی و پارتی و جوود بنە ماڵە. دەردی کوردم لە دەستم بێ چی قەڵەمە ئەیشکێنم، چی پەرتووکی مێژووی مای لە نێو ناوەڕاستی شارە ئەیسووتێنم. جەمیان ئەکەم مێژوو نووسان 10 ساڵگرن لە نووسینیان، ئیتر بەس بێ لە بری مرەکەب خوێن و لە بری وشەی جوان جوێن و لە جێی سەربەرزی سەرشۆڕی و 10 ساڵگرن لە وشانەی مێژووی گەشی منیان گۆڕی. مێژووی گەشت بوو، مێژووم گەشت بوو، پڕ سەروەری و پڕ شکۆ بوو، دڵم بە ئایندەم خۆش بوو، کەچی هەناوم بۆ سۆ بوو. من لە پێش ئەم نیو سەدەیەم شێخ و قازی و پێشڕەوم بوون،
یەکگرتووی و یەکەوێستی ڕووناکی و ڕێڕێڕەوم بوون ئەڵێم ئێستا چی هاتە دی هەوڵدانم بۆ ئازادی بۆتە زیندانی ئەبەدی براکوژی و دوژمن هێنان لێیان کردوین بە سەروەری و بە داستان و بەداهێنان مێژووی خۆم لەبیر کردووە و وا ملکەچم بۆ بێگانە شەهیدانم لە یاد چووە و خوێنیان فرۆشا بۆ عانا لەگەلێکی چاونەترس و هۆشیارەوە بۆ هۆشی بۆ بێهۆشی لە جێی ژمارە 140 دەستگوشینی دوژمن و خاکفرۆشی کەس ناپرسێ کەی بوو بۆ و چۆن شەڕی ئێمە 5 پارچەی خاکی کوردستان بوو بۆ باسی بۆتە باسی دوو زۆن کێ پێیوتین لە مێژوودا کورد بەم شێوەیە گۆڕیان بوو بۆچی ئێستا پێمان ئەڵێن پیشنەدیون کوڵیان بووە مێشێک بێهۆشە کە چاوم ڕاست کە چاوی ڕاستم نابینێ و چاوی چەپم ئاش و جۆش و خرۆشە بۆ دەستی ڕاستم لە گەشتگیرە و پڕ لە ناسۆر و ئازارە دڵم ئەگری کە بینێ دەستی چەپم تاوانبارە قاچی ڕاستم ماوەیلایە و بێهێز و مەلول و شکاوە ڕۆح وێرانە کە ئەبینێ قاچی چەپە داوی بۆ لای ڕاستداناوە ئەمن کوردم خۆشم ببڕم خۆشم بکوژم هەر یەک جەستم لە خۆخۆریم بەردەوام بم چەند لە پێش بم هێندە لە دوام چەندێک ساغ بم ماران گەستم چەندێک نزیک بم هێندە دوورم چەندێک ڕێک بم پڕ قسوورم تا لە نێو جەستەی خۆمدا بێ دەستی سوورم بێ دوژمنم مات و مەلول و مەجبورم هەتا کوچەکەکەی شانم خۆناخی ڕووی لە دوژمن بێ ڕۆح و دڵم دەبێ ڕازی بێ ئەم بێ حاڵیە حاڵی من بێ بۆ دوژمنم واز ناهێنم لە نۆکەری ئەبێ خۆشحاڵ و ڕازی بم بەبێ ماڵی دەردەسەری و دەردەبەری تا چاوەکانم پێکەوە نەڕوانە دوورگەی ڕێگە نەڕوانە دووری ڕێگە تا دەستی چەپ دڵی ڕاست نەداتەوە و قاچەکانم هەنگاو نەنێن بۆ یەک جێگە من ئەبەد ناگەم بە مەقسەد ئەبەد ناگەم بە مەنزەڵ زۆر سپاس